مازە ڕاپەڕینێت چ بوو سەرکردایەتی حیزبە سیاسیەکانیش بیریان لەوەی کردو و بەرنامەیەکیان بۆ داڕشت ئەو بەرنامەی کە داڕیان ڕشت ئەوانیش هەر هەموو حیزبەکانیش تێدا بەشدار بوون هیچ حیزبێک بەتەنانەی کاتەی خۆی بەڵام ئەوەی کە کردی زیاتر یعنی ئەوە حەقەتەکە دەبی بیرین ئەو خەڵکەی لە ناو شار بوو ئەوەش زیاتر ئیسفادەیان لە چێ کرد ئەوەی لە ناو شاریش بوو ڕاپەڕینی ئەوە نەبوو برێ وڵا بێشیعار و ئەوە بێ ئەوە ڕاپەڕین بوو یەکسەر هێرشکردنە سەردام و دەستگایەکان ڕژێن بوو بەچەک یەکەم شت کە سەری هەڵدا سەری ڕاپەڕین لە حاجیاوەی بوو دوێ ڕانیە و پشدەر و بیتوێن و ئەو منتقانەی هەموو گرتەوە ئایا گەڵی کوردە و ئامانجەی کە هەیبوو لە پێناویدا ڕاپەڕینی کرد گەیشت بۆ ئامانجە یەک لە ئامانجەکانی لە دەستکەوتەکانی ڕاپەڕین تەواوی ڕزگارکردنی کوردستان بوو ئەوە هەر ئەوشتێکی قەت میلەتی کورد ئەوەی بەخۆوە نەدید بوو ئەو ئامانجێکی زۆر گەورە بوو لە 91 ڕاپەڕینەکە کراو لە 92 بیر لەوەی کراوە خەڵک بێ هەربژاردنێکی بکە و پەرلەمان دامەزرا یعنی بەدەستێنانی پەرلەمانیش بۆ ئامانجێکی زۆر مهم بوو بەڵام ئایا بەفعلی پەرلەمانی جەماوەر و میلەت بوو یان بوو بە پەرلەمانی حیزب و حیزب بەو دەردەی برد ڕاپەڕینەکەی شاری هەولێر چۆن بەرپا بوو بە چ شێوازێک کرا و لە چێوە دەستی پێکرد چۆن ڕژێمی بەعزوە دەرنرا لەو شار لە سەرەتادا تقریبا ئەوەی ئەم ئاگام لێبی لە کەزنجانیش دەستی پێکرد ئەجە لە ناو شاریش خەڵک بەیەک جاری ڕژان ناو سەرجادەکان کە ڕژان ناو سەرجادەکان ئەمن لەو سێتەڕی ئێرە کە ئەو دەمای برێن سێتەڕی کۆی هەولێریان پێدەگوت ئێرە دەرچوون بوو سەرەتادا ئەمە چوینە خوارێ بۆ منەظەمەی ئەوەی ئێستا کە ئەو دەمای فڕقەی فاروقیان پێدەگوت ئەوەی کە تەواو بوو هەر خۆی زۆر ڕانەگرت بەڕاستی بڕێک مقامەیان کرد بەڵام وانە بۆ زانیان ئەو خەڵکە هاتە جادوی هەمووش ئەوەش نەبوو برێ وەڵایی ڕاپەڕنیەکی جەماوەری هێمنانەبی نا خەڵک چەچی پێ بوو کاکە هجومی سەر دائیرەکەی دەکرد ئەو دەمای برێن بزوتنەوەی ئیسلامی بوو کە ئێستا کۆمەڵی ئیسلامی درێژ کەرەوەی بزوتنەوەی ئیسلامیە بەفعلی کۆمەڵێک شەهیدی هەبوو لە هەولێری شەهیدیاندا و لە کەرکوچش کەم لە خۆم بەشدار بووم دیسان کۆمەڵێکی کە شەهیدماندا لە ناو کەرکوچش هەر لە پێشەوە بن و ئاخر دوایەوەی کە کەرکوچش گیراوە لەلایەن ڕژێمی بەعسەوە ئیدی